بەناوی خوای بەخشندەی مێهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر دوا پێشاتەکانی دۆخی سووریا و هەنگاوەکانی دەستەی تەحریری شام هەروەها باز لە ئایندەی کوردی دەکەین لە ڕۆژاوای کوردستان و باز لەوە دەکەین ئایا حیزبە کوردیەکان لە باشووری کوردستان دەتوان چ ڕۆڵێک ببینن لە بارودۆخی سووریا و باز لە خواستی تورکیاش دەکەین لە داهاتووی سووریا هەروەها دۆخی ئێران و رووسیا دوای کەوتنی ئەسەدیش لە ناوچەکە قسەی لەسەر دەکەین هەروەها هاتنەوەی ترامپیش دۆخی خۆرهەڵاتی ناوەڕاست چی بەسەردێت ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر عادل باخوان قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە پاریسەوە لەگەڵمانە. کاکتۆر سوپاسی ئامادەبوون دەکەین. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین خوێنەوەی بەڕێزت بۆ هەنگاوەکانی دەستەی تەحریری شام دوای کەوتنی ئەسەد حکوومەتی کاتیان پێکێناوە پێشوازی لە وەفدە بیانیەکان دەکەن ئاڵای سووریایان گۆڕیوە گوتاریان هەیە بۆ قۆناغی داهاتوو کارەکانیان چۆن دەبینی لە دوای کەوتنی ئەسەد؟ وی لە ڕاستیە ئێمە با لە دوو ئاستا باسی بکەین. ئاستی یەکەمیان ئەوەیە کە پێم وان نییە سەرەتاییترین مرۆڤ لە ئەمریکاوە هەتا ئەگاتە کوردستان کە باوەڕی بە ئەلفوبای دیموکراسی و مافەکانی مرۆڤ بێ خۆشحاڵ نەبێ بە ڕۆشتنی دیکتاتۆرێکی خوێناوی و قەسابێکی وەکو بەشاری ئەسەد کە خانەوادەی بەشاری ئەسەد 55 ساڵە هەموو خاکی سووریایان وەرگێڕاوە بۆ زیندانێکی زۆر گەورە و قەسابخانەیان داناوە بۆ هەموو پێکاتەکانی کۆمەلگای سووری. خۆی کۆتایی ئەسەد خۆی بۆ خۆی یعنی یەکێکە لەو خاڵە وەشەرخانە هەرە گەورانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لەسەر ئاستی ئەخلاقی ناکرێت مرۆڤێک هەبێت پێی خۆش نەبێت و هەروەها لەسەر ئاستی جیۆپۆلیتیک ڕووداوێکی زۆر گەورەیە و ئەکرێ حساباتی زۆری لەسەر بکرێ. ئەتوانم بڵم ڕاستە ڕووداوەکە یەکێکە لە دەرەنجامەکانی 7 ئۆکتۆبەری 2023 بەڵام ئەوەش ڕاستەکە لە ئاستی گەورەی ڕووداوەکە هیچی کەمتر نییە لە 11 سپتەمبەر بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەبەستمە، هیچی کەمتر نییە لە داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکاوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هیچی کەمتر نییە لە 7 ئۆکتۆبەر وەکو دەرەنجام مەبەستمە زیاتر. ئەوە خاڵی دوم. خاڵی سێهەم بۆ وەڵامدانەی پرسیارەکەی بەڕێزت ئەوەی لە ماوەی ئەم هەفتەیە کردویانە لە سووریایە ڕاستەکەی وەڵامدانەوەیەکی ڕاستەوخۆی ئەو چاوەڕوانیانەیە کە کۆمەلگای نێودەوڵەتی هەیەە لە ئەکتەرە نوێیەکانی سووریا بە گشتی و ئەحمەد شەرع بە تایبەتی. ئەو یەکەمیان بۆ نمونە تەماشاکەیت تا ئێستا قەسەبخانەیەکی گەورە بۆ هیچ یەکێک لە کەمینەکان دروست نەکراوە، نە عەلەویەکان، نە یەزیدیەکان، نە ئیسماعیلیەکان، نە مەسیحیەکان، نە کورد. ئەمە خۆی بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگە لای کۆمەلگای نێودەوڵەتی. خاڵێکی تر ئەوەیە کە لەم 1-2 ڕۆژە خۆت ئاگات لێبوو ئەوەی ئەحمەدی شەرع داوای هەڵوەشانەوەی هەموو هێزە چەکدارەکانەکە بۆ تەنها یەک سوپا هەبێ، واتە کۆنتڕۆڵکردنی چەک. ئەمە شێکێکە لە داواکاریەکانی کۆمەلگای نێودەوڵەتی. خاڵێکی تر ئەوەیە کە تا ئێستا جێبەجێ نەکراوە لە گرێبەستی کۆمەڵایەتی و سیاسی داهاتووە کاکرێ لەم 3 مانگە دروست بکرێ لە نێوان پێکاتەکانەوەی هەموو پێکهاتەکان تێکەڵ بکرێ. ئەمە تا ئێستا لە حاڵەتی گفتوگۆ و دانوستانەیە. و دو خاڵش ئەگەر وەڵامی پرسیارەکەی بەڕێزت بدەمەوە ئەوەیە کە چاوەڕوانێکی تەقابولی هەیە لە نێوان دیمەشقی نوێ و کۆمەلگای نێودەوڵەتی. دیمەشقی نوێ مەبەستم دیمەشقی ئەحمەد شەرع. چاوەڕوانی ئەحمەد شەرع بریتێ لە چی؟ بریتێ لەوەی کە بێباک نییە لە بەرامبەر کۆمەلگای نێودەوڵەتیە بە پێچەوانەوە زۆر بەلایەوە گرنگە کە کۆمەلگای نێودەوڵەتی وەکو کرێدیبیلیتی یعنی وەکو مستاقەت تەماشای بکەن، وەکو دانپیانان تەماشای بکەن و وەکو یعنی ئەکتەرێکە بتوانن مامەڵەی لەگەڵا بکەن و گرەوی لەسەر بکەن. یعنی ئەمانەی بەلاوە گرنگە. ئەگەر ئەمانەی بەلاوە گرنگ نەبووایە ئەو کاتە ئەکرا ئێمە پرسیاری زۆر جدی لەسەر بکەین. و هەروەها کە ئەڵم تەقابولیە کۆمەلگای نێودەوڵەتیش ئەمەی بەلاوە گرنگە بۆیە ئەگەر حتمما ئاگاداری ئەمریکا وەفدی خۆی نردووە، بەریتانیا وەفدی خۆی نردووە، ئیتالیا وەفدی خۆی نردووە، ئەڵمانیا وەفدی خۆی نردووە و دوێنێش فەڕەنسا وەفدی خۆی بۆ دیمەشق نردووە. بەڵێ کاکتۆر وەکەوەی کە بەڕێز وتت دوای سەرسەر ئەحمەد شەرعیش دەکەین بەزەوەی کەوتت کەوتنی ئەسەد وەکو 11 سپتەمبەرێک بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست مەوەست هەر بۆ ناوخۆی سووریا یاخود لەسەر ناوچەکەش ینی چۆن ئەگەر ئەوەمان بۆ ڕوو بکەیتەوە؟
نەنا بۆ هەموو ناوچەکە بێگومان بۆ پێش هەموو کەسێک بۆ سووریەکان ڕووداوێکی زۆر زۆر گەورەیە. تۆ تەسەور بکە کاکە حەکیم، یعنی 55 ساڵە مرۆڤێکی سووری جگە لە خانەوادەی ئەسەد کەسی نەبینیوە. و خانەوادەی ئەسەد یعنی چی؟ یعنی یەکێک لە دیکتاتۆرێ ڕقترین و تونترین حرت دیکتاتۆرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر بڵم جیهانیشنا. ئەسڵ توازانی ئەو زیندانە بەناو بانگەی کە 30 کیلۆمەتر لە دیمەشقەوە دوورەکێ دروستی کردووە. سەرەتای هەشتاکانە یەکێک لە نازیەکانی هیتلەر کە ئەڵمانیای بەجێهێشت بوو دوای کەوتنی ئەڵمانیا و بوو بە پەناهێندەی سیاسی و دوای بوو بە پەناهێندەی سیاسی لە سووریایە بوو بە ڕاوێژکاری ئاسایشی حافظ ئەسەد. ئەو سەرپەرشتی دروستکردنی ئەو زیندانەی کردووە کە ئێستا بووە بە ڕەمزی چەوسانەوە و لێدان و نازانم سەرکوتکردن و بێ احترامکردنی هاوڵاتی سووری بە درێژای ئەو 55 ساڵە کە ئەو نازیە خۆی متهمە لە ئەڵمانیایە بە لە ناوبردننی 150,000 کەس لە جوولەکەکان. ئەوە زیندانەکەی بۆ دروست کردو. ئەمە لەسەر ئاسی سووریا، بەڵام لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تۆ بتەوێ نەتەوێ سووریا دڵە زیندووەکەی سیاسەتی کۆماری ئیسلامی بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بە سووریایە بەردەوامبوون، یعنی ئەوەی پێوترێت کۆنتینیوتی، یعنی تەواصلی هێڵی مقاومە، ئەوەی پێوتە محوەری مقاومە دروستە بوو. و سووریا لێ کاتە ئێران و عێراق و لوبنان و فەڵەستینی بەیەکەوە گرێ ئەدا. ڕاستە ئێران بە عێراقاتەیە پەڕی، بەڵام ئەگەر سووریا نەبووە نەدەستی ئەگەشت بە لوبنان، نەدەستی ئەگەشت بە فەڵەستینیەکان. سووریا ئەمە لە ڕێگای تێریتواری باڵین خاکەوە لە ڕووی جیۆپۆلیتیکەوە بە درێژایی دروستبوونی کۆماری ئیسلامی ئێران لە 79 هەتاوەکو کەوتنی ئەسەد هەمیشە سووریا هاوپەیمانێکی جیۆپۆلیتیک و جیۆستراتێژی کۆماری ئیسلامی ئێران بووە. هەموو ئەمانە واکەن کە ئەسڵەن دوای ئەوە لە بیرمان نەچێت لەوەتەی کە حافزی ئەسەد گەشتۆتە دەسەڵات تەنها لە سەدا 10 گەلی سووری حکمی لە سەدا 90ەکەی گەلی سووری کردووە. واتە کەمینەیەکی حرەکەمینە کە بریتیە لە حەلەوەکان خۆی حەژمونی خۆی فەرز کردووە بەسەر زۆرینەی هەرە زۆری سونەیە. تو ئەزانی کاک حەکیم لەوەتی کە سەدام حوسێن کەوت لە نێوان لوبنان و سووریا و عێراق ئیتر سونەکان بێدەوڵەت بوون. سونەکان نە لە عێراقا دەوڵەتیان ما لە لوبنانە حیزب وڵایەکی شیعە هەژمونی کرد بەسەر دەوڵەتە و لە سووریا شاکەمینەیەکی عەلەوی. واتە ئەو هەموو سونە ئەو چەند ملیۆن سونەی کە لەو سێگۆشەیە بوون بێدەوڵەتمانەوە ئێستا کە بەشاری ئەسەد ئەکەوێ و حکم ئەگەڕێتەوە بۆ زۆرینەی سونە بە دڵنیایە و کارایی لەسەر سونەکانی لوبنان دانێ، کارایی لەسەر سونەکانی عێراق دانێ و کارایی لەسەر پەیوەندی نێوان وڵاتانی شام لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ تورکیا دانێ. بەڵێ وەکو ڕۆڵی ئێران لەمە دووە مەدەم بەڕێزت سووریا بەدڵی ئێران بەدڵی زیندوی ئێران ناو دەبەی ئەو هەژمونەی ئێران لەمە دوای کەوتنی ئەسەد چی بەسەردێت یاخودەوەی پێشتر هەردەکردنی شۆڕش بۆ وڵاتانی تر کۆتایی هاتووە بە یەکجاری؟ ئەزانی چۆن زۆر زۆر زەحمەتە، زۆر بانەڵم مستەحیلە، بەڵام زۆر زەحمەتە ئەو دوو زلهێزەی سیستمی نێودەوڵەتی و سیستمی هەرێمایەتی واتە جمهوریەتی رووسیا فیدراسیۆنی رووسیا لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە جارێکی کە بتوانن لە سووریایە بوونێکی بەهێزیان تەنانەت لە سەدا 30 هەژمونی جارانیشان بۆ دروست بێتەوە. بۆ رووسیا جارێ و بابەتەکە زۆر وازەحە تاکە شتێکە ئێستا لە دەستی رووسیا مابێ بۆ ئەوی مفاوەزاتی پێ بکە لەگەڵ ئەحمەدی شەرعا بریتە لە کارتی بەشاری ئەسەد. خۆ دەزانی لە سووریایە تووڕەبوونێکی یەکجار گەورە لە بەشاری ئەسەد و لە عائیلەی ئەسەد و خانەوادە و مێژووی ماڵی ئەسەد هەیە و ئەو تووڕەبوونە ڕەنگە لە چەند مانگی داهاتووە بگاتە ئاستێک کەیتر ئەحمەد شەرعش تێ بپەڕێنێ. ڕۆژ لە دوای ڕۆژ حکایەتەکان دەرئەکەون، حکایەتی زیندانەکان، حکایەتی کوژراوەکان، حکایەتی ونبووەکان. وای لێبێت کە دۆخێک لە سووریا دروست ببێ ڕێک وەکو ئەو دۆخەی عێراق کە ئەبوو دەسەڵاتی نوێ بەتابەتی سەردەمی مالکی پێویستی بەوە بوو کە قوربانی قۆچێکی گەورەی قوربانی هەبێ بۆ ئەوی وەڵامی بەشێک لە داواکاریەکانی کۆمەلگا بداوەتەوە. ئەو ژەوەی کە زەختی زۆر لە ئەمریکیەکان کرد بۆ ئەوەی سەدام حوسێنیان تەسلیم بکە و لە سێدارەی بدا. ئەکرێ لە دۆخێکی ئاوایە رووسەکان لە ڕێگای تەسلیمکردنەوەی بەشاری ئەسەد بە ئەحمەد شەرع و بە دەسەڵاتی نوێ
لە سووریا و بتوانن بە جۆرێک لە جۆرەکان احتیفاظ بکەن بە هەژمونی خۆیان و یاخود بەمانەوەی خۆیان لە سووریا و جگە لەمە بەڕاستی کاتێکی وایان لە دەستانەمەوە و ئەم کاتەش تۆزە کاتێکی لاوازە لە هەلومەرجی ئێران لە ئێران بۆ ئێرانیەکان پێم وایە تاکە کارتێک کە لە دەستیانە مابێ کاتێکی جدی کە لە دەستیانە مابێ و ئێستا خەریکی ئەوەن بریتێ لە کاتی کورد لە سووریایە ئێرانیەکان لە دەرگایەکی یەکجار گەورەوە کرانە دەرەوە کە بریتی بوو لە دەرگای دیمەشق کە بریتی بوو لە دەرگای دەسەڵات و ڕژێم لە دیمەشقا ئەوەی کە ئێستا مابێتەوە بێگومان حەلەویەکان کە لەسەر کۆتن یعنی بافڵن لە قەراخی دەریان هیچ جۆرە هینێکیان لەگەڵ پەیوەندیەکی خاکیان لەگەڵ سنووریان لەگەڵ ئێرانان نییە ئەوەی کە ئێستا سنووری لەگەڵ ئێرانە هەیە بریتێ لە کوردستانی سووریا کە سنووری لەگەڵ عێراق هەیە کە عێراقش وەکو تاکە دەوڵەتێک ئێستا ماوەتەوە لەژێر هەژمونی ئێرانە بۆیە ڕێگای ئەوەی تێچێکە لە ئەمە سیناریۆیەکی زۆر بەهێزە قسەی لەسەر ئەکرێ بە وردی بەتایبەتی لە ڕۆژئاوال و لە ئەوروپا ئەگەر بێت و ئەمریکا جارێکی کە پشتکاتەوە کورد ئەگەر بێت و جارێکی کە ئەمریکا واز لە کورد بێنێ واز لە مەزلوم کۆبانێ بێنێ بۆ ئەوی بڕاتە بەرەی ئەحمەد شەرعەوە بۆ ئەمریکا خۆشمان نەزانین زۆر جار ئەمەی لەگەڵ کورددا کردووە ئەوە دەرگایەکی یەکجار گەورە بە کۆماری ئیسلامی ئێران ئەکرێتەوە بۆ ئەوەی لە ڕێگای کوردەکانی سووریاوە جارێکی کە بگەڕێتەوە بۆ سوود باشە بەس کاکتۆرەوەی کە ڕوویدا بڵین لە سووریا ڕووسەکان و ئێرانیەکان خۆیان ئەوەندەی کە بەڕێز بەداچوون کرد بێ ئاگادار بوون یاخود نهێنی ئەوەش کە هیچ ینی دەستێوەردانێکیان نەکرد نهێنیەکە چی بوو؟ ئەزانی چۆن کاک حەکیم زۆر کەس باس لە تێوری پیلانەکات کە پیلانێک هەبووە کە نەخشەیەک هەبووە و بەپێی ئەم نەخشە ئەسەد براوەتە دەرەوە و دوای ئەوە ئێرانەکان نەیانتوانیوە قسە بکەن ڕووسەکان بەڕاستی من پێم وانە ئەمە شیکردنەوە و لێکدانەوەیەکی دروست بێت بۆ ئەوەی کە لە سووریا ڕوویە و من تەنانەت لە زۆر کەناڵی فرانکۆفۆن فەڕەنسی بەلجیکی سویسری و تەنانەت مەغاریبەی عەرەبی و ئەفریقیەکان باسیەوە کەمانەی کە فرانکۆفۆنن کە من لەو توێژەرانە نیم لەو چاودێرانە نیم کە تووشی دەحشەت بوو بووم لە خێرایی کەوتنی ئەسەد بە پێشەوەنەوە من پێم وایە ئەسەد بە خێرایی نەکەوتووە بە پێش کاتێک ئێمە شرۆڤەی فاکتەکانەکەین ئەوەی کە لە 7 ئۆکتۆبەر ڕوویە و کاتێ بەراوردی ئەەکەین بە کورتی بەبێ بڕۆمە ناوتە فاسیلەکەیەوە بە 2015 بە خێرایی تێئەگەین کە کەوتنی ئەسەد کەوتنێکی لۆژیکی بوو کەوتنێکی عەقلانی بوو و هیچ پێویستی بە پیلان و ئەمانە نەئەکرد بۆەوەی ئەسەد بکەوێت بۆ بە کورتی زۆر بە کورتی 2015 کاتێک ئەسەد ئەبوو بکەوتە ئەوەی کە نەیهێش بکەوێت ئامادە نەبوونی 7 ئۆکتۆبەر بوو ئێمە لە 2015 7 ئۆکتۆبەرمان نەبوو لە 2015 حەماس پەلەماری ئیسرائیلی نەدابوو لە 2015 1200 ئیسرائیلی بەدەستی حەماس نەکوژرا بوو حەماس جەنگەکەی نەبرد بۆ ناو خاکی ئیسرائیلەوە بۆ یەکەم جار لە مێژووی دروستبوونی دەوڵەتی جوولەکەیە دەوڵەتی ئیسرائیلە یەکەم جارە گروپێکی عەرەبی ئیتر ئیسلامیە ئەلمانیە هەرچیە بتوانێت کە جەنگ بباتە ماڵی ئیسرائیلە و لەسەر خاکی ئیسرائیلە جەنگ بکات و 1200 کەسی لێ بکوژێ ئەمە وەکو ئۆلۆکۆستی دووهەم لای ئیسرائیلەکان بینە لەم ماوەیە ئیسرائیل چی کرد بە کورتی زۆر بە کورتی لە 7 ئۆکتۆبەرەوە بۆ لە ئۆکتۆبەری 2023 بۆ ئۆکتۆبەری 2024 ئیسرائیل هەرچی بنکەی پاسداران بوو سوپای پاسدارانی ئێران بوو هەر هەمووی تەخت کرد لە سووریایە ئەمەیە هەرچی بنکەی سەربازی حیزب الله بوو هەر هەمووی تەخت کرد لە سووریایە هیچی نەما بوو ئەوەی کە لە 2015 وای کرد کە ڕژەمی ئەسەد نەکەوێت دووشت بوو یەکەم هێزی ڕووسیا لە ئاسمان دووهەم هێزی حیزب الله و سوپای پاسداران لەسەر زەمین ئەوەی کە لە 2024 ئەوە ئەکات کە ئەسەد بکەوێت خراپی سوپاکەی نییە چونکە سوپاکەی هەر خراپ بووە خراپی دەستگای هەواڵگریەکەی نییە چونکە هەر خراپ بووە ئامادە نەبوونی قاعیدەی جەماوەری نییە چونکە قاعیدەی جەماوەری هەر لێرە نەبووە بەڵکو ئەو دوو شتەیە ئەوەیە کە تۆ سوپای پاسداران و حیزب الله نەماوە لەسەر زەمین کە بەرگریت لێ بکە و بڕاتە پێشەوە ئەو دەستکەوتانە بپارێزێ کە هێزی ئاسمانی رووسیا لە ئاسمانەوە بەدەستی هێنن بۆ تۆ ئەمەیەک دووهەم بەپێ ئەو زانیاریانەی کە ئێمە لامانە رووسیا
پێش ئەوەی ترامپ بگەڕێتەوە لە سەدا هەشتایی تواناییە ئاسمانیەکانی خۆی لە سووریاوە بردوێتەوە بۆ رووسیا بۆی جەنگی ئۆکرانای پێ بکە. واتە تۆ هەم لە ئاسمان تەواو لاواز بوویت و هەم لە سەرزەمین تەواو هیچ ئامادەیەکت نەماوە. ئەم دۆخە بابەتی و لۆژیکیە وای لێکرد کە کەوتنی ئەسەد یعنی نەکەوتنی ببێ بە مستەحیل بەڵکو کەوتنی ئەسەد ببێ بە دۆخێکی زۆر نۆرماڵ و ئاسایی. بەڵێ بەڵێ زۆر چاکە بینە سەر ئەحمەد شەرع دەبێتە سەرۆکی داهاتووی سووریا ئەوەی لێ چاوەڕوان دەکرێت ئێستا وەکو مەرجیعێک مامەڵە دەکات لە سووریا و وڵاتانیش ئێستا تاو مامەڵی لەگەڵدا دەکەن کێشە نیە لەمڕۆوە سیرکە ئەگەر بەوردی دراسی حکوومەتی کاتی کاربەڕێکەر و کاتی سووریا بکەیت زۆربەی زۆری وەزارەتەکانی تایە بەڵام وەزارەتی دەرەوەی تیانە بەڵام وەزارەتی بەرگریتیانەیە بەڵام سەرۆکاتی کۆماریتیانێ تۆ سەرۆکاتی وەزیرانت هەیە سەرۆک وەزیرانت هەیە و چەندین وەزیرت هەیە بەڵام نە سەرۆک کۆمارت دەستنیشان کراوە بە شێوەی کاتی نەوەزیری بەرگری نەوەزیری دەرەوە بۆ چونکە ئەحمەد شەرع ئەیەوێ ئەم سێ دەستگایە لە دەستی خۆیە بە نافەرمی ببێنێتەوە وا کۆمەلگای نێودەوڵەتیش لێ کاتە هەمووەکو سەرۆک کۆمارێکی نافەرمی لەگەڵ ئەحمەد شەرع مامەڵاکەن هەمووەکو وەزیری بەرگری چونکە ئەوە ئەڵێ حەچی ڕێکخراوەکان هەیە ئەبێ هەر هەمووی هەڵبۆشێتەوە و تێکەڵ بە سوپا بکرێواتە وەکو وەزیری بەرگری قساکە و هەم وەکو وەزیری دەرەوە مامەڵەی لەگەڵاکرێت چونکە هەرچی وەفدە دیپلۆماسیەکانی دنیا هەیە ئەڕۆن ئەحمەد شەرع ببینن یاخۆ سەرەتا ئەحمەد شەرع ئەڵێت تۆ فلان ئەکتەری من ئەبینیت دوای ئەوە کە بە فلتەری ئەواتێ ئەپەڕێت ئێنجا لەگەڵ من کۆ ئەبیتەوە واتە چ لەسەر ئاسی سەربازی چ لەسەر ئاسی دیپلۆماسی چ لەسەر ئاسی سەرۆکاتی کۆمار ڕۆڵی هەر سیانیان ئەبینی هەم سەرۆک کۆمار هەم وەزیری دەرەوە هەم وەزیری بەرگری ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم ئەو مامەڵەیەش کە ئێستا کۆمەلگای نێودەوڵەتی لەگەڵ ئەوە ئەیکەن لە چەند هۆکارێکی هەیە هۆکاری یەکەمیان ئەوەیە کە بەبێ هیچ گومانێک هەیئەی تەحریری شام بەهێزترین گروپە لەناو هەموو گروپەکانی کە تۆ ئێستا خۆ دەزانی سووریا دابەشەوە بەسەر 4 گروپە گروپێکیان 4 کاتیگۆری یەکەمیان بریتێ لە هەیئەی تەحریری شام دەڕوینە ناو تەفاسیلی کاتیگۆری دووەمیان بریتێ لە سوپای نیشتمانی سووری کە خۆ دەزانی سوپایەکە بە فەرمانی ڕاستەخۆی تورکیا ئاژۆڵێتەوە گروپ کاتیگۆری سێهەمیان بریتێ لە FDS یعنی حەسەدا ئەنی هێزەکانی سووریایی دیموکراتەکانی سووریا کە زۆرینەی کوردیتە و خاڵی سیامیشان بریتێ لە هەموو ئەو گروپانەی کە پیانەوترێ پاشماوەی سوپای ئازادیخوازی سووریا دەوماونەتەوە بە تایبەتی لە باشووری سووریاوەدەن و ئەم گروپانە بوون یەک تەنانەت پێش شەرع و پێش هەیئەی تەحریری شام ڕۆشتە ناو دیمەشق و بەشێکی گەورە لە دیمەشقان کۆنترۆڵ کرد ئەوەی بەڵێ ئەوەیە کە کەسایەتیەک بدۆزێتەوە کە مامەڵەی لەگەڵا بکە بۆ ئەوەی فرەجەمسەر نەبێ ئەو کەسایەتش کە مامەڵەی لەگەڵاکەن بە کورتی ئەوەیە کە ئەحمەد شەرعەوە بۆ ئەحمەد شەرع چونکە وەکو عەرزم کردی لەناو هەموو ئەو 4 گروپە تاکە ئەکتەرێکە کە بتوانێت زۆرینەی هەژمونی لەبەردەستا بێت باشە بە زۆکو تورکیاوەی کە بەرەز و سوپای نیشتیمانی سووریا کە ئێستا گروپەکانی ئۆپۆزیسیۆن لە تورکیایە پەیوەندی ئەحمەد شەرع و تورکیا لە کۆنتڕۆڵی تورکیادایە بە تەواوەتی یاخودەوە دوورە ئەحمەد شەرع وەکو خۆی سەرکە تورکیا دوو تایپ لە مامەڵەی هەیە لەگەڵ دیمەشقی نوێ تایپی یەکەمیان بریتێ لە سوپای نیشتمانی لە ئەی تا زێد بە فەرمانی تورکیا ئەجوڵێت و پەیوەندی سوپای نیشتمانی سووریا لەگەڵ دیمەشقا پەیوەندیەکە لەسەر تەبعیەت دروست بووە تەبعیەتی ئابووری تەبعەتی ئۆرگانیزاسیۆنەل یعنی با بڵێن تەنزیمی و تەبعیەتی دیپلۆماسی تەبعەتی سەربازی ینی بەبێ تورکیا ئەم سوپایە ناتوانێت هیچ جۆرە استراتیژێتێکی سربەخۆ بۆ خۆی دابنێ بەڵام ئەمە لەگەڵ ئەحمەد شەرع وان نییە ئەحمەد شەرع ڕاستە پەیوەندێکی ستراکتۆراڵی لەگەڵ تورکیا هەیە و ئەم پەیوەندیە لە چەندین بوارایە بەڵام ئەوەش ڕاستە کە ئەحمەد شەرع و هەیئەی تەحریری شام جۆرێک لە ئۆتۆنۆمیان هەیە لە بەرامبەر تورکیا ئەم ئۆتۆنۆمیە مانای ئەوە نییە کە مامەڵە لەگەڵ تورکیا ناکات بە پێچەوانەوە مامەڵەی
ستراتیژی لەگەڵ تورکیا ئەکات بەڵام مامەڵەکە لەسەر ئەساسی تەبعیەتی سوپای نیشتمانی سووریا دانەمەزراوە. ئەمەش بۆچی ئەگەڕێتەوە بۆ ئەو پرۆفایلە دوور و درێژەی خودی ئەحمەد شەرع ئەگەڕێتەوە کە لە سەرەتا داعش بووە، دوایی بۆ بە ئەلقاعیدە، پاشان وازی لە هەردووکیان هێناوە بۆ ئەوەی گروپێکی سربەخۆی خۆی دروست بکە. ئەمە لەلایەک. لەلایەکی تریشەوە پەیوەندی بەو مامەڵەوە هەیە کە کۆمەلگای نێودەوڵەتی لەگەڵ شەرع ئەیکەن. ئەمە هەموو ئەمانە واکەن بەوەی کە ئێمە لە بەردەم دوو تایپ لە مامەڵا بین. خاڵێکی دریشمان لەبیر نەچێ ئەو دوو تایپە لە مامەڵا مانای ئەوە نییە کە لە دەوروبەری ئەحمەد شەرع چەندین ڕاوێژکاری قەتەری، چەندین ڕاوێژکاری تورکی ئامادە نین کە ئەیانەوێ بەو ئاڕاستەیە بیبن کە ئەکرێت جێگای مەقبولێت بێ لای کۆمەلگای نێودەوڵەت. بەڵێ وەکو پێشبین دەکرێت خۆشیاڵ بژێرە بۆ سەرۆکی داهاتووی سووریا چاوەڕوان کراوە یاخود مانگی سێ کە دەڵێم حکوومەتە کاتیە بۆ 3 مانگە دەتوانرێ هەڵبژاردن ئەنجام بدرێت لەوێ؟ ڕاستەکەی من تەسریحێکی خودی ئەحمەد شەرعم بینی ئەڵێ من خۆم کاندید ناکەم بۆ سەرۆکایەتی کۆمار مەگەر داوام لێ بکرێ یاخود بە زمانێکی تر مەگەر ناچار بکرێم کە خۆم هەڵبژێم. بەڵام من پێم وایە ئەو هەلو مەرجەی کە لە سووریا دروست بووە زۆر زەحمەتە کە ئەحمەد شەرع خۆی تیان نەکات بە کاندیدا بۆ ئەوەی ببێ بە سەرۆک کۆمار. ئەوە خاڵ یەکەم. خاڵی دووهەم ئەوەی کە ئێمە نابێ هەرگیز لە بیرمان بچێ ئەوەیە کە ئەمەی کە ئێستا کۆمەلگای نێودەوڵەتی لەگەڵ سووریای کات لەگەڵ لیبیا شاکردی. کۆمەلگای نێودەوڵەتی بگرە ئەسڵەن لەگەڵ لیبیا مامەڵەکە زۆر قوڵتر بوو چونکە هێزەکانی ناتۆ ڕاستەوخۆ تەداخولیان کرد بۆ کوشتنی قەزافی و بۆ خستنی ڕژێمەکەی. و دوای ئەوە زۆربەی زۆری کۆمەلگای نێودەوڵەتی لە لیبیا و لە تەرابلوس ئامادە بوون بۆ ئەوەی حکوومەتێکی کاتی دروست ببێ، دوای ئەوە هەڵبژاردن ساز بدرێ و دوای ئەوە لیبیا سەقامگیر بکەن و ئاسایش لە لیبیا بچەسپێنن. بەڵام بەداخەوە 6 مانگ دواتر لیبیا بوو بە 1000 پارچەوە، دوای ئەوە پارچەکان بوو بە ململانەی گەورە لە نێوانیانە. لە ئاخیرا هەتا وای لێ هاتوو کە ئێستا لیبیا دابش بووە بەلایکەمەوە بەسەر 2 زۆنی زۆر گەورە بەبێ ئەوەی کە ئێمە ئێمە ماسم کۆمەلگای نێودەوڵەتیە دان بە هیچ یەکێک لەو 2 زۆنا بنین وەکو نوێنەری فەرمی لیبیا. بۆیە ئەم سیناریۆیە نابێ ئێمە لە بیرمان بچێ. ڕاستە ئێستا ئەحمەد شەرعەت هەیە کە زۆر بەهێزە، ڕاستە کۆمەلگای نێودەوڵەتی هەیە کە ئەوێ هەموو هاوکارێکی بکات بۆ ئەوەی سووریا سەقامگیر بێ و ئارام ببێ. بەڵام ئەوەش ڕاستە کە وەکو پێشتر عەزم کردی کە سووریا لە ڕووی سەربازیەوە بەلایکەمەوە دابش بووە بەسەر 4 ڕووبەرە. لە ڕووی کەمینایەتی و پێکهاتەوە ئێمە زیاتر لە 12 کەمینە و پێکهاتەمان هەیە. لە هەموو ئەمانش گرنگتر بە درێژایی 55 ساڵی ڕابردوو هەرگیز خانەوادەی ئەسەد سەرکەوتوو نەبووە لەوەی کە نەتەوەیەک دروست بکا بە ناوی نەتەوەی سووری. ئەوەی هەیە کە ئەوەی ئەم پێکاتانە ماڵەکانیان لکاون بەیەکەوە بەبێ ئەوەی بەیەکەوە بژین، بەبێ ئەوەی کە کۆمەڵک شتی هاوبەشەیە کۆیان کاتەوە. هەموو ئەمانە واکەن کە گریمانەی دروستکردنی پرۆسێسێکی دیموکراسی بۆ ئەوەی ئەحمەد شەرع خۆی تێ هەڵبژێرێت چەند گریمانەی ئەمە هەیە بەهێزە. ئەوەنش گریمانەی ئەوە بەهێزە، سیناری ئەوە بەهێزە کە سووریا بڕاتە ناو جەنگێکی سەرتاسەریەوە. من بەش بە حاڵی خۆم ئومێد دەکەم کە ئەو جەنگە ڕوو نەدات. باشە کاک تۆرۆک و قۆناغی داهاتووی کە چاوەڕان کراوە سیستەمی سووریا فیدراڵیەت بێت، دەوڵەتێکی مەرکەزی بێت، لە ئێستا هەوڵ دەستی پێکردووە بۆ نووسینەوەی دەستوریش. دیارە چ جۆرە بڵێن لە ڕووی داریەوە چۆن دەبێت؟ زۆر ئەستەمە کە سووریا ببێ بە دەوڵەتێکی فیدراڵی، زۆر ئەستەمە. تەنانەت ئەوەی بۆ نمونە زۆنێک کە زۆر گرنگ بێ بەلایەوە کە فیدراڵی یا دروست ببێ زۆنی کوردەکانە. ئەوەی کە من ئەیبینم و ئەیبیستم و گوێم لێ بێ ئەوەی کە تا ئێستا کوردەکان خۆشیان داوای فیدراڵی ناکەن. کوردەکانی سووریا مەبەسمە یعنی یەکێک لەسەر کردە هەرە گەورەکانی ئەڵێ ئێمە بە لامەرکەزیش ڕازین، بە لامەرکەزی نەک ئۆتۆنۆمی، بە لامەرکەزیش ڕازین کە بماندرێتێ. گرفتەکە لە چیە؟ گرفتەکە لەوەیە کە ئێستا هەموو کەسێک لە دیمەشق ئامادەیە بۆ گفتوگۆکردن لەسەر دەستوری داهاتوو، لەسەر گرێبەستی کۆمەڵایەتی و سیاسی داهاتووی سووریا. بەڵام کورد خۆی لەوێ نییە. بۆ کورد لەوێ نییە؟ چونکە کورد تا ئێستا نەیتوانیوە وەکو گروپێکی
ئیتنیک بڕات وەفتێک دروست بکات و گفتوگۆ ئەسڵان کورد لەناو خۆیان نەیتوانێ گوتارێکی نیشتمانی یاخود گوتارێکی ئیتنی یاخود گوتارێکی نەتەوەی دروست بکە ئەوانشتا ئێستا دابەشون بەسەر دوو بلۆکە ئەوە خاڵێکی تریش بەڕاستی من هیچ گەشتبین نیم بە داهاتووی کورد لە سووریایە بۆ چونکە کورد ئێستا لە وەختی زایعا دەستی کردو بە گفتوگۆکردن لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ڕابردووی سووریا کە ئێستا گەشتۆ بەدەسەڵات 12 ساڵی لە بەردەسا بوو بۆ ئەوەی گفتوگۆ لەگەڵ سووریەکانی دش بە ئەسەد بکە بە هەرچی بیان و هەیە ڕەت ئەکرایەوە ئێستا کە ئەم گفتوگۆیە ئەیەوێت دەستی پێ بکە لە کاتێکایە کە یاریەکە کۆتایی پێهاتووە لە کاتێکایە کە تورکیا هەموو هێزەکانی خۆی لەسەر سنوور کۆ کردوتەوە بۆ ئەوەی دژی ئەزمموی کورد بێ لە کاتێکایە کە ئەمریکا کە هاوپەیمانی یەکەمی هێزە دیموکراتەکانی سووریا واتە کوردەکانی سووریا ئێستا کەناڵێکی ڕاستە خۆی لەگەڵ شەرع دروست کردووە بۆ گفتوگۆکردن و مفاوەزات و دانوستان لەسەر داهاتووی داعش لە سووریا لەسەر داهاتووی ئەلقاعیدە لە سووریا لەسەر داهاتووی گرۆپە ڕادیکاڵەکان لەسەر پەیوەندی حکوومەتی داهاتووی سووریا بە کۆمەلگای نێودەوڵەتی و بە غەربەوە بە گشتی پەیوەندی بە ئێرانەوە پەیوەندی بە ئیسرائیلەوە پەیوەندی بە رووسیاەوە پەیوەندی بە وڵاتانی عەرەبیەوە کە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کەسێکیان هەبێ قسەی لەگەڵ بکەن لێکات کە لە بەشێکی بچووکی سووریا بمێنەوە جگە لەو 30 تا 40,000 ئەندام و لایەنگر و سەمپاتیزان و نازانم خانەوادەی داعشەکان کە لە دوو زیندانی کوردان لە ڕۆژاوای کوردستان مەبەستم هەیە بەداخەوە ئەمە دواکەوتوە بەڵام بەخێرایی بە ڕستەیەک با وەڵامی پرسیارەکەی جەنابەت بدەمەوە چی فۆرمێک چی مۆدلێک چاوەڕوانی سووریا ئەکات بەڕاستی تا ئێستا هیچێکێک لەو مۆدلانە یەکلایی نەکراونەتەوە بەڵام ئەوەندەی کە ئاماژەکان بۆمان دێ ئەوەیە کە بە دووری مەزانە مۆدلی ئیسلامی تورکی وەکو سیستمی حکومڕانی لە دیمەشقی داهاتوویە جێبەجێ بکرێت. بەڵێ کاکتۆر وەکو نوێنەری کورد کە بەڕێز وتت ئێستا وەفدێکی هاوبەشیان نییە بڵێن هێزەکانی سووریای دیموکرات کە بەکەکە پشگیریان دەکا یاخود بڵێن ئەنە کەسە کە لێرە پارتی دیموکراتی کوردستانی عێراق پشگیریان دەکا ناتوان وەفدێکی هاوبەش پێبێن یاخود لەمە دووە دیمەشق مامەڵە لەگەڵ کامیان دەکا وەکو نوێنەری شەرعی خەڵکی کورد لە سووریا نوێنەری کورد لە سووریا وی ڕاستەکەی ئەکرێ دیمەشقی ئەحمەد شەق مامەڵە لەگەڵ هیچ کامیانان نەکات مامەڵە لەگەڵ هیچ کامیانان نەکات چونکە بەداخەوە تۆ سیرکە ئێمە کاک حەکیم ئێمە بە ئەم ئێستا وەکو کورد قسە بکەین نەک تەنها وەکو شرۆڤەکارێکی دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تۆ سیرکە ئەحمەد شەرع داعش بوو تێگەشت لەوەی کە داعش وەڵامی چاوەڕوانەکانی قاعیدە کۆمەڵایەکەی ناداتەوە وازی لێنا بوو بە قاعیدە تێگەشت لەوەی کە قاعیدە وەڵامی چاوەڕوانی و بەرژەوەندەکانی قاعیدە کۆمەڵایەتەکەی ناداتەوە وازی لێهێنا دوای ئەوە خۆی هاتوو گروپێکی دروست کردووە لە ڕووی ئایدۆلۆژیەوە هەموو پەیوەندەکانی خۆی لەگەڵ ئەلقاعیدەکە گروپێکی ئەنتەرناسیۆنالە و باوەڕی بە جیهادی ئەنتەرناسیۆنال و گلۆبال هەیە وازی لێناوە لە ڕووی تەنزیمیەوە بە فەرمی لە بەردەم کۆمەلگای نێودەوڵەتیە وازی لێهێناوە و ئیعلانی کردووە زیاتر لە 2016 حەڤەوە ئیعلانی کردووە ئەم هیچ جۆرە پەیوەندێکی لەگەڵ قاعیدا نەک هەر نەماوە بەڵکو پەیوەندەکانی لەگەڵ تورکیا لەگەڵ وڵاتانی عەرەبیە لەگەڵ چەندین وڵاتی ئەوروپی لە پشتی کەوالیسەکانەوە دامەزراندووە هەموو ئەمانە لە پێناوی کۆمەڵێک بەرژەوەندیایە کە وەڵامی چاوەڕوانەکانی خۆی ئەداتەوە و تەنانەت لەژێر دەسەڵاتی ئەوە لە ئیدلیب تەماشاکەی خەلیفەی داعش ئەبوبەکری بەغدادی ئەکوژێ بە بەرچاوی ئەوە لە کاتێکە سەری ئەو زیاتر لە 10 ملیۆن دۆلارە 15 ملیۆن دۆلارە دەسەرێتی بەڵام کەس دەستی بۆ نابە ئەو مڕاجعەی خۆی کرد و خۆی لەگەڵ کۆنتێکستە نوێیەکانە ڕاهێنا لە ماوەی 10 ساڵی ڕابردووە 11 ساڵی ڕابردووە کوردستانی ڕۆژئاوا کە ئەمریکا یەکەم زلهێزی کەون لێیان ئەپاڕایەوە ئەیگوت مڕاجعەی خۆتان بکەن ببن بە گروپێکی کوردی سووریا گزارش لە بەرژەوەندەکانی کوردستانی سووریا و هاوڵاتانی کوردستانی سووریا و جەماوەری کورد لە سووریا بکەن و پەیوەندی ئایدۆلۆژیتان ببڕن پەیوەندی ڕێکخراوەیتان لەگەڵ دەرەوەی سووریا ببڕن پەیوەندەکانی خۆتان وەکو کوردی سووریا ئاسایی بکەنەوە لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران لەگەڵ وڵاتانی کەندا و لەگەڵ ئەوروپا لەگەڵ دنیا وەکو کورد هەوڵ بدەن حکایەتێکی کوردی دروست بکەن فەڕەنسا لێیان ئەپاڕایەوە تا ئەم تەرکاتەش من و تۆ قساکەین فەڕەنسا هەر ئەوەی
سەقاڵی ئەوەیە کە بە جۆرێک لە جۆرەکان کەناڵێکیان لەگەڵا دروستکە و بەیەکەوە کۆیان کاتەوە ئەڵمانیا لێ ئەپارانەوە هەموو ئەوانە بەڵام بەداخەوە بەگوێی کەسیان نەکرد بۆ بەگوێی کەسیان نەکرد بۆ گوێیان لەکەس نەکرد چونکە نەیانتوانی ئەو مراجعەیە کە ئەحمەد شەرع کردی سەبارەت بە خۆی و ڕێکخراوەکەی مەزلوم کۆبانەی بیکات سەبارەت بە خۆی و بە ئامادەبوونی کورد بە ڕێکخراوەکەی لە سووریایە کە ئەو مراجعەی نەکرد ئێستا مەزلوم کۆبانێ و FDS کەوتونەتە ناو وەختی زایعەوە خۆ دەزانی یاریکردن لە وەختی زایعە لە کاتی زایعە زۆر جار بەداخەوە. بەڵێ ئەمریکیەکان تاسە بڵێن ڕۆژاوی کوردستان ناپارێزن پێ دوای لە قۆناغی داهاتوو ئەوان دیمەشقیان بۆ گرنگترە لە ڕۆژاوی کوردستان. باش بام پرسیارێک لە تۆ بکەم ئەگەر تۆ ئەمریکی بی کامیان بۆ تۆ گرنگە ئەگەر دوو اختیارت لە بەردەسا بێ قامیشلو یا دیمەشق ناتوانانی بڵێ قامیشلو بۆ من گرنگە قامیشلو بەشێکی بچووکە لە سووریا بەڵام دیمەشق دڵی سووریایە بۆیە خۆ تۆ ئەمریکیەکان کە لە ئێستا لە قامیشلون لەبەر چاوی کورد لەوێن لەبەر چاوی کاڵی کورد لەوێ نین لەبەرەوە لەوێ نین کە کورد ئینسانی باشن لەبەر ئەوە لەوێ نین کە کورد هاوڵاتی باشە و مرۆڤی پێشکەوتون نا لە پێناوی بەرژەوەندێ باڵاکانی ئەمریکیەکان لەوێ لە پێناوی ئەمنی قەومی ئەمریکا لەوێ ئەمریکا با پێت بڵم $1 بە سەدەقە و بە خەیر بە هیچ بەشەرێک نادا بە هیچ کۆمەڵگایەک نادا لەکەون $1 ئەگەر لە بەرژەوەندی ئەمنی قەومی ئەمریکیانە بێ بە هیچ کەسێکی نادا بە هیچ کەسێک تا دوێنێک کە مامەڵەی لەگەڵ توا کردووە لەبەرەوەی توی خستۆتە خزمەتی ئەمنی قەومی خۆیەوە و پێی وا بۆ تو ئەتوانی وەڵامی چاوەڕوانەکانی ئەو بیتەوە ئێستا ئەگەر بێت و تەواوی سووریای بکەوێتە دەست ئێستا ئەگەر بێت و پایتەختی بکەوێتە دەست چۆن پایتەخت بەجێڵێ لە پێناوی قامیشلو یاخود لە پێناوی زۆنێکی بچووک لە سووریایە بۆی ئەگەر تۆ ئەمریکی بی من ئەمریکی بم هەر بەم شێوەیە مامەڵە باشە بەس کاکتۆر ئەو شەڕی کە ئێستا تورکیا دەیە پەلاماری کۆبانێ بدا ئاگر بەس من بە درێژ کراوەتەوە بەس تا سەرمریکەکان ناتوانن ڕێگە لە تورکیا بگرن بەوەی کە هێرشنەکە لە سەر ڕۆژاوی کوردستان نەخێر ئەمریکیەکان ناتوان و نایشانەوێت تا سەر بیکەن ئەمریکیەکان تا ئێستا ئەو جۆرەی کە مامەڵیان لەگەڵ ئێمە کردووە لەبەرەوە کەس ئامادە نەبووە لەگەڵ دیمەشقی ئەسەدا مامەڵە بکە و دیمەشقی ئەسەد دیمەشقێکی منبوز بوو دەرکراو بوو هەزاران هەزار سزای ئابووری و دیپلۆماسی لەسەر بوو و بەپێی قانون سزای لەسەر بوو هیچ دەوڵەتێک جورئەتی ئەوەی ناکرد کە مامەڵە لەگەڵ دیمەشق بکە تۆ چاوەڕێ بکە با دۆخی دیمەشق و دەوردە ئاسایی ببێتەوە و حکوومەتێک دروست ببێت دەسەڵاتی نوێ دروست ببێت سەرۆکایەتی کۆمار هەڵبژاردن بکرێ سووریا ببێتەوە بە دەوڵەتێکی مەقبول لای کۆمەلگای نێودەوڵەتی بزانە چۆن وردە وردە پشتەکەنەوە تۆی کورد بزانە چۆن ئەسڵان ئەو شەرتانەی کە جاران ئەیانویست فەرزیکەن لەسەر بەشاری ئەسەدا دێن بە زۆر بە کورتی فەرزیەکەن بەسەر تۆ وەک کاکە تۆ بۆ دۆر بڕۆین کاک حەکیم چۆن مامەڵەیان لەگەڵ کورد کرد لە 2003 و چۆن مامەڵیان لەگەڵ کورد کرد لە 2007 وانە بوو کاتێک لە 2007 بە و لە عێراق تۆزێک بەهێزتر ئەبێتەوە هەموو دنیا ڕاستەخوا ڕات لەگەڵ ئەوان مامەڵاکە تۆ تا 2007 بۆ سەرۆکۆمارێک جورئەتی ئەوەی ئەکرد بڕاتە بەغا و سەردانی هەولێر نەکا بێگومان نەخێر چونکە ئەو کاتە هەموو کۆمەلگای نێودەوڵەتی پێویستی بە هەولێر هەبوو چونکە بەغا زۆر لاواز بوو بەغا دابەش بوو بەغا کەوتو بووە سەر ئەژنەوە ئەسڵان داعش 5 کیلۆمەتر لە بەغاوە دوور بوو بەڵام کاتێک کە بەغا بەهێزە بێتەوە ئەوان ئیتر معادلەکە بە شێوەیەکی تر ئەبینن ئەمە دڵنیاتەکەمەوە بۆ دیمەشقی 100% ڕاستە بەداخەوە کوردی سووریا زۆر درەنگ لەمە تێگەشت ئەسڵان هەر نازانن لەمە تێگەشتون تا ئێستا یاننا بەڵێ کەمتر لە دەخولەکەمان ماوە کاکتۆر سەبارەت بە تورکیا و هەسەد ینی دەرفەتی گفتوگۆ نەماوە ئێستا مەزلوم کۆبانیەوانە گفتوگۆ بکەن یاخودەوە تورکیا هەموو جۆرە گفتوگۆیەک ڕەت دەکاتەوە ئەسانی چۆن خۆ بە درێژایی مێژوو هەمیشە ئەم دە ساڵە مەزلوم کۆبانی ئامادە بووە لەگەڵ تورکیا گفتوگۆ بکە بەڵام بە مەرجی خۆی کۆمەڵێک مەرجی هەبووە ڕەنگە ئەمە لە ئەعلامە زۆر باس نەکراوێ بەڵام ئەو مەرجانەی لای تورکیا بە هیچ شێوەیە قبوڵ نییە و قبوڵ نەکراوە بەڵام ئێستا ئەوەیە کە تورکیا بە مەرجش نایەوێت لەگەڵ مەزلوم کۆبانی قسە بکە تورکیا بە مەرجش نایەوێت لەگەڵ ڕۆژئاوای کوردستان قسە بکە بۆ چونکە نازانم ئەمە تا ئێستا لە کوردستان چەند وازحات چەند ڕوونە چەند ئاشکرایە لێرە لە ڕۆژئاوا بەگشتی و لە ئەوروپا بە تایبەتی ئینطیباعێک هەیە بڕیارێک هەیە یعنی با بڵێن کۆدەنگیەک هەیە لەوەی کە
براوەی یەکەمی ئەوەی کە لە سووریا ڕووی داوە بریتە لە کۆماری تورکیا و بەس. دۆڕاوەکان ڕاستە رووسیان، ڕاستە ئێرانن، ڕاستە ڕژەمی ئەسەدا، ڕاستە میلیشەکانی بەرەی مقاومەتن، بەڵام ئەوەش ڕاستە کە براوەی یەکەمی بێ مناقەشە بریتێ لە تورکیا و تورکیا ئەسڵەن ئێستا قسەی ئەوێت قسەی نەکە لەسەر ڕۆژ ئاڤای کوردستان هەبێ، بەڵکو قسەی لەسەر سروشتی نظام هەبێ لە سووریایە، قسەی لەسەر کۆی سووریا هەبێ، چۆنێتی ئاراستەکردنی سووریای داهاتوو. ئەسڵەن باس لەوە ئەکرێت کە سووریای داهاتوو لەسەر مۆدێلی ئەردۆگان و مۆدێلی تورکی بینا بکرێتەوە. لە دۆخێکی ئاوایە نەخێت تورکیا ئامادە نییە بە مەرجش گفتوگۆ لەگەڵ کوردەکانی سووریا و لەگەڵ هەدەسە بکا و بیانهێنێتە سەر مێزی گفتوگۆ. بە پێچەوانەوە ئەیەوێت بە کۆتایی ئەو پێی وایە تورکیا ئێستا پێی وایە چرکە ساتە مێژوویەکە دروست بووە بۆ ئەوەی کۆتایی بەو شتە بەو حاڵەتە بێنێ کە زیاتر لە 300 ساڵە ئەوێ کۆتایی پێبێنێ. باشە کاکتۆر وەکو پارتی دموکراتی کوردستان و پەکەکە ئەگەر وتوێژ بکەن دەتوانن ڕۆڵیان هەبێت لە پاراستنی ئەو ئەزمونەی کە لە ڕۆژاوە هەیە ڕێکەوتنێک بکرێ؟ نا درەنگە درەنگ ئەمە ئەکرا ئەوە بکەن، ئەکرا لە 10 ساڵی داهات ڕابردووە پەکەکە و پارتی دموکراتی کوردستان بە دوای فۆرمێکی سووری بۆ ئامادەبوونی کورد لە سووریایە بگەڕن و لەسەری ڕێ بکەون، بەڵام لە 10 ساڵی ڕابردووە ئەمە نەکرا هۆکارەکان زۆر نەئەکرێ بە تەفاسیل باسیکن دەستکات نەماوە، بەڵام پێم وایە تازە درەنگە. تازە درەنگ باشە. بەس کاکتۆرەوەی کە لە عێراق ڕوویدا کورد ڕۆڵێکی سەرەکیە بوو لە نووسینەوەی دەستور، وەزیری زۆر، سەر و کۆمار لە پەرلەمان، ئەو بۆ سووریا دووبارە دەبێتەوە کورد ئەو ڕۆڵی هەبێت لە دیمەشق؟ نەخێر بارودۆخەکە 100% لاوازە. ئەگەر بە بیرت بێ لە 2003 کورد یەکێک بوو لە ئەکتەرە هەرە بەهێز و سەرەکیەکانی ڕووخاندنی سەدام حوسەین. کورد یەکێک بوو لە هاوپەیمانە استراتیژیە بەهێزەکانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە دروستکردنی عێراقی نوێیە. ئەو چرکە ساتەی کە پەرلەمانی تورکیا بڕیارەدات لەوەی کە هێزی ئەمریکا مافی ئەوەی نییە بەسەر زەمینی تورکیایە بپەڕێتەوە بۆ عێراق بۆ شەڕکردن لەگەڵ سەدام حوسەینە، ئەلەو ساتە وەختا کورد بە پارتیتەوە، کورد بە یەکێتیتەوە، کورد بە کۆمەڵگاتەوە، کورد بە دیپلۆماسیتەوە، هەر هەمووی لەبەرەی ئەمریکا بوو. بۆیە ئەم هاوپەیمانیە ستراتیژیە ڕۆڵێکی زۆر گەورە و سەرەکی هەبوو لە نووسینەوەی دەستورە، لە چۆنێتی دروستکردنی حکومە. ئەسڵەن کورد مافی ئەوەی هەبوو کە مافی ڤیتۆی خستە ناو دەستورەوە بەوەی کە سێ پارێزگا بتوانن ڕێگا بگرن لەوەی کە هەر بڕیارێک بەسەر عێراقا. ئەسڵەن کورد کاکە سەرۆکاتی کۆماری برد، وەزیری وەزارەتی دەرەوەی برد، جێگری سەرۆکایەتی پەرلەمانی برد، جێگری سەرۆک وەزیرانی برد. کورد زیاتر لە 600 پۆستی دەوڵەتی عێراقی برد. بەڵام تۆ لە سووریا کەوتنی بەشاری ئەسەد بە یەک بست پەیوەندی بە کوردەوە نیە، یعنی کورد تەنانەت لە یەک بستیشە بەشداری نەکردو لە کوردن. بە پێچەوانەوە بەشێکی زۆر لەوانەیە کە ئێستا گەیشتونەتە دیمەشق دوای بەشاری ئەسەد پێیان وایە کورد هاوپەیمانێکی ستراتیژی بەشاری ئەسەد بووە، لەبەرەوە دۆخەکە زۆر لاواز. بەڵێ وەکو زۆر جواب. بەڵێ کاریگەریەکانی لەسەر عێراق لەسەر هەرێمی کوردستان چیەوەی کە لە سووریا ڕوویدا؟ لەسەر عێراق کاریگەریەکانی ناکرێ بە هەند وەری نەگرین، بە دڵنیایەوە ئەوەی کە لە سووریا ڕوویاوە تۆ سێریکا. بۆ یەکەم جار لە 55 ساڵی ڕابردووە ئەزانم ئەمە هەندێک کەس پیان خۆش نییە، چونکە پیان وایە ئەمە خوێندنەوەیکی کۆمینۆتێرە و تائیفیە بۆ سووریا، بەڵام ئەمە حەقیقەتە. هەرگیز ماڵی ئەسەد و خانەوادەی ئەسەد نەیان ئەتوانی لە 55 ساڵە حکمی دەوڵەتێکی گرنگی وەکو سووریا بکەن بەبێ قاعیدە تائیفیەکەی عەلەویەت و عەلەویەکان کە دەب لە سەدی سووریەکان پێکەیەن، نان ئەتوانی ئەمە بکەن بەبێ ئەوە. ئێستا بمانەوێ و نەمانەوێ ئەو لە سەدا 68 سوننا کە پێکهاتەی کۆمەڵگای سووری پێکێنن زۆر بەهێزەوە ئەگەڕێنەوە بۆ دەسەڵات. و بمانەوێ و نەمانەوێ ئەو دەوڵەتەی کە دروست ئەبێ و ئەو حکوومەتەی کە دروست ئەبێ بە حەژمونێکی یەکجار گەورەی سونەوە دروست ئەبێ، ڕێک وەکو ئەو حکوومەتەی کە دوای 2003 دروست ئەبێ لە عێراقا بە حەژمونێکی زۆر گەورەی شیعە. ئەو عێراقی پاش سەدام حوسەین
چەند کارایی دانا بەسەر سووریاوە بەسەر ئێرانەوە بەسەر لوبناان و ڕۆژهڵاتی ناوەڕاستەوە دڵنیاتەکەمەوە کارایی سووریایی نوێش ئەوەندە و لە هەمان ئاستاابێ لەسەر عێراق با عێراقەکانیش هەمیشە دانی باڵێن مینی میزەی بکەن ینی بە کەمی تەماشای بکەن بڵێن وانە بەڵام ئەو پانیکەی کاک ئێستا لە بەغا هەیە ئەو شڵەژانەی کە ئێستا لە بەغا هەیە ناتوانانی تەسەوەری بکەیت چەند زۆرە لەسەر دۆخی سووریا. باشە دوو خولەکمان ناوە بەس ئەوە ڕوودەدا ینی جارێکی بڵێن هێز لە سووریاوە بێتە عێراق یاخو لە ناوخۆی سونەکانەمە بەست جم و جۆڵ هەیە؟ نا جارێکی کە باوەڕ ناکەم هەرچەند ئێمە گریمانەی زیندووبوونەوەی داعش نابێ بە هەند وەرنەگرین ئەوش لە چ کاتێکا لەوەیە کە سووریا بڕاتە ناو جەنگێکی ناوخۆی سەرتاسەریەوە چونکە مەیەکێکە لە سیناریۆکان ئەگەر بڕاتە ناو جەنگێکی ناوخۆی سەرتاسەریەوە هەم کورد بەهێزە بێتایە هەم داعش بەهێزە بێتەوە تایە و ئەمە ئەبێ بە هەڕەشەیەکی ئەمنی لەسەر عێراق. بەڵام من باسی سیناریۆی دروستکردنی دەوڵەتێکی نۆرماڵ و ئاسایی یەکەم لە دۆخێکی وایە بە دڵنیاییەوە سونەکانی عێراق زۆر بەهێزە بنەوە. باشە هیچ دەرفەتێک هەیە بۆ نمونە کە ترام دێتەوە دەوڵەتێک بۆ کورد لە باشوور بێ لە ڕۆژاوا بێ بە کورتی بێ سوپاس دەکەم؟ ناخێر دۆناڵد ترامپ بە هیچ شێوەیەک پرۆژەی دروستکردنی دەوڵەتی کوردی نیە. بەڵێ لە باشووریش گۆڕانکاریش ڕووبدا ئەگەر نییە سێکە لە باشوور مەبەست هەرێمی کوردستانەوە ئەکرێ لەو دۆخەی کە دروست ئەبێ لە عێراقی پۆست بەشاری ئەسەدا کە چەند هەژمونی شیعەکان لە بەغا لاواز ببێ و هەزمونی سونەکان بە جۆرێک لە جۆرەکان بەهێز ببێ بۆ ئەوەی تەوازونێک دروست ببێ لە نێوان شیعە و سونە ئەوەنە شیعەکان پێویستیان بە کورد دەبێ ئەوەنە ئێرانیەکان پێویستیان بە کورد دەبێ و ئەم دوو پێویستیە واکات کە کورد شانسی ئەوەی هەبێت لە عێراقا بە جۆرێک لە جۆرەکان بەهێز ببێتەوە بڕاتەوە سەرسپەکەی. بەڵێ سوپاس دەکەین دکتۆر عادل باخەوان مادومان کردی سوپاسیان بەدەبوون دەکەین. زۆر سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.